تاختەرە لەمە سییان لەسەر مۆتۆر بوون دویان دەم لە دەست گیان لە دەستدا بوون یاوی دیکەش بریندار بوو حادیسە لە حەزەیە گەر حادیسە تەوا بوو تۆ ناتوانانی مسایتەر بی لەسەر بار هەڵگر دەبێ بزانێت کە باری هەڵگر بێتن لە بۆی نییە ڕەدبوون ئەنجام داتن تەنانەت ئەگە شوێنەکە گونجاویش بێتن ئەو ئۆتۆمبیلە بار هەرگرا یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە سەرپێچی کارە و کاتی چاوی بە مەفرەزەکانی هاتوچۆ کات شۆفێرەکەی هاتە خوارێ و ڕای کرد. زووتایە بەرز دەکەنەوە کە پێ دەوترێتن سەحال کەەوە دەبێتەوەی تێکچوونی ڕێگاوبانەکە. ئەو بار هەلگرانە ئەگەر بابەندی یاسای هاتوچۆ نەبێن دەبنە هۆکاری ئەوەی کە ڕووداوی هاتوچۆی زۆر گەورە لێ دروست بیتنی. ڕووداوەکانی هاتوچۆ ڕۆژ دوای ڕۆژ ڕووی لە زیاد بوونە لەو ڕووداوانە تا دێت زیان و قوربانیەکانیەکان زیاتر دەبێت کاتێک بار هەڵگرێک ڕووداوی هاتوچۆ دەخڵقێنێت ئەو ڕووداوە وەک بۆم تەقینەوە ئاسەوار دروست دەکات و زیانی دەبێت و کارەسات دروست دەکات. لەو دیمەنە تایبەتانی کە کوردستان 24 لە بەرنامەی ترافیک بڵاوی دەکاتەوە دەرخەری ئەو ڕاستەیە کە بەشێک لە بار هەڵگرەکان بوونەتە دەردێک بۆ هاتوچۆ و وێرانکەرێک بۆ ڕێگا و شەقامەکان. بۆ دەرخستنی ئەو ڕاستی و نیشاندانی لایانی کەم تەرخەم لەو ڕووداوانە ترافیک لاڵقەی ئەمجارە باس لە گرفتی بار هەڵگرەکان دەکات. بار هەڵگرەکان بە هەموو جۆر و قەبارەکانیان وەک ئامرازەکانی گواستنەوە بەشێکن لە سیستەمی هاتوچۆ. ترافیک دەیەوێت باس لە سەرپێچی و هۆکاری ڕووداوەکان کات کە بەهۆی بەشێک لە بار هەڵگرەکان دروست دەبێت. سەرەتای ترافیک با چیرۆکێکی ناخەژێن دەست پێ دەکات و چیرۆکی گیان لە دەستدانی سێ کەس دەگێڕینەوە کە ساڵانە سەدان چیرۆکی وا بووە بە هەڕەشە لەسەر مرۆڤایەتی کە ناونراوە
تیرۆری سپی. از وقت سایقک هات نوشونا سیارا بار هلگر آنگو تریله سایق تریله ما از هات ما بو هولیری بو بار کرنه بو شولی از هاتم رگای گویر ویری بار اکبو بار بکم از هاتم جاده درباز من لای دیه جاده من تماشای جاده کرد من سیاره لی ندیتن من دید هر سیاره گل دور داد بس و من زانم او سیاره زور دور بو بتوانی بو استید ایتر من چوم جاده درباز بکم کاتی من جاده درباز کردی من هیچ آگلی هیچ رودانک نبو دیدم سیارم هجام هاتم خاری تماشام کرد موتورسیکل کاتیه رودان لگل من تواو کردیه ایتر حادثه تمام بیه تماشام کرد سیان لسر موتور بون دویان دم لدست گیان لدست دابون یه دی کش بریندار بو یک سر روانه کردم بو نخوشخانه منی او رودانه چی بو بیجن تا من آگل خونه بو نزانم سیارم لجاده ندید نزانم یعنی او دبید مروف آگل خواه بید زور به استیاری تماشای جاده بکه تماشای برانبری خوب بکه شیرتان بو هر سایقه کیه آگل خواه به چون هاتنه ده چونکو هر کسی که رودان توا کرد ایتر مسیری ده بید سجن جاوا جایی که خوش نیه کس بلد سجن خوشه سجن بو هیچ انسان خوش نیه چونکه سجن فرقی نابین سجن قبرستان نیه هیچ شیرتی من اوهایه اگر دانشتنه ساعتك لقل من دالي خوبي یک سالی سجن دینید یعنی هر رنگی که هی بید باش تماشای جاده بکد باش آگل خوب بید چون که هر کسی حادثه تواو کرد مسیری ده به سجن جیاو جیگای که هیچ کسی نال سجن بوم خوشه چون که اوه سیاره حادثه لحظه اگر حادثه تواو بو تو نتوانی مسایتر بیلسه ترافیک دوای ڕووداوی بارهەڵگرێک و مردنی سێ کەس بەهۆیەوە دەچێتە بەڕێوەبەراتی هاتوچۆی هەولێر لێرە دەپرسین چیە بەرپرسە لە زۆربوونی سەرپێچی لەلایەن بارهەڵگرەکان بەخۆی بەگشتی بارهەڵگرەکان هۆی گواستنەوەی زۆر مەترسیدارن لەبەرچی چونکە قەبارەکەیان زۆر گەورەیە و ئەو بارەی کە هەریشی دەگرن قورسایەکەی زۆرە بۆیە کاتێک کە ئەو بارهەڵگرانە هەر سەرپێچێک دەکەن و دەبێتەوە ئەوەی کە ڕووداوێکی لێ بکەوێتەوە بێگومان ئەوە کارە ساتاوی دەبێتن چونکە کە باسی هێز و توانا دەکەین باسی هێزی سەدان تەن دەکەین چونکە بارهەڵگرێک کە لە بۆ نمونە کە 6 تەنی هەڵگرت بێتن و خۆشی قورسایەکەی ئەگەر 10 تەن حساب بکەی واتە 7 تەن و کاتێک کە بە خێرایی 120 لێک دەدرێتەوە واتە ئەو هێزێک کە ناوی پێیا دەبێتن هێزی چەندان تەنە کاتێک کە بەرکەوتنێک دروست دەبێتن بۆیە پێویستە ئەو کەسێک کە بارهەڵگر لێ دەخورێتن بە عەقڵ و بە حکمت مامەڵەی لەگەڵ بارهەڵگرەکە و ڕێگاوبانەکە بکاتن لە بۆ نمونە بەسیترشت خێراییە دەرچوون لە خێرایی لە بۆ بارهەڵگرەکان یەکێک لە مەترسیدارترین سەرپێچی کە بارهەڵگرەکان دەکەن لەبەرچی ئێمە لە بۆ نمونە دامانناوە زیاترین خێرایی ڕێگا پێدرا و 80 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بۆیە نابێت لەو 80 بە کیلۆمەترێکیش دەربچن کە دەڵێن زیاترین خێرایی ڕێگا پێدرا و لە بۆ بارهەڵگرەکان
80 کیلومتر لە کاتژمێرێکدا واتە لە بۆیان نیە لەو خێراییە زیاتر دەربچن ئێمە زۆر بار هەڵگرمان هەیە کە ڕوودا و دەکاتن یعنی تەنانەت ڤیدیۆمان هەیە دەبین ویستێتی لە بار هەڵگرێکی تر ڕەت بێتن لە کاتێکدا بار هەڵگرەکەی پێشی بە خێرایی شەقامەکە ڕۆیشتووە ئەو توێتی دەمەوێت ڕەتبم بار هەڵگر دەبێ بزانێت کە باری هەڵگرت بێتن لە بۆی نییە ڕەتبوون ئەنجام داتن تەنانەت ئەگەر شوێنەکە گونجاویش بێتن لە بۆ ڕەتبوون چکە دەبێ حسابی ئەو مەترسیە بکاتن کە لە دەرەنجامی ئەو ڕەتبوونە دروست دەبێتن دەبێ احتیمالی 1% یاخود 1 لە ملیۆنیش نێرتەوە لە بۆ کەوتنەوە ڕووداوی چاچۆ چکە ئەو 1 لە ملیۆنە تاڵەموویەکە لە مەبەینی مەرگ و ژیان. بەشێکی خەڵک هاواریان لێ هەستاوە چونکە دەڵێن بەشێک لە شۆفێرەکان هیچ گوێ بە شەقام و ئۆتۆمبیلی بچووک و یاسای هاتوچۆ نادەن هاوکات دەگوترێت سزادانیش لاواز بووە بۆیە بوونەتە بەڵای هاتوچۆ. ترافیک ڕێگای گوێر هەولێر وەک نمونەیەک بۆ دۆخی بارهەڵگرەکان دەکاتە باسی ئەم جارەی. ئێرە بە ڕێگای گوێر وەسف دەکرێت ڕێگایەکی سەرەکی و استراتیژی جەنجاڵە ڕۆژانە سەدان بار هەڵگەرە و ڕێگای بەکاردێن و پێیدا تێپەڕ دەبن زۆر جار پێشبڕکێ لە نێوان بار هەڵگرەکان دروست دەبێت بۆ زووتر لێک تێبەڕبوون بەمەش مەترسی دروست دەکەن زۆر جار ئەو مەترسیانە ڕووداوی خوێناوی لێ دەکەوێتەوە. ماما هەزەی نەکردیان وەڵا ئەمە لە سەرمان لە ڕووی یاسای ئیجراتن لەگە دەکەین و پێویستە لەسەر دەبیسارەکە چاکەوە ئەلزامت دەکەین کە چاشکەوە چونکە ناکرێت نەمەڕێبێت دوی لەبەرەوێت ئیمکانیەتت نییە لە بەرامبەردا خەڵکی ئەسێتی تووشی نەخۆشیان بکەیت ژینگەی شارەکەش پیس بکەیت. ئەو ڕووداوە کە باسی بکەیت کە تێیدا دوو کەس بوونە قوربانی لە هەمان کاتدا لە شوێن ڕووداوەکە بەداخەوە گیانیان لەدەستدا وە کەسێکیش بۆ هەتایەکەماندان بوو طبعا ئێرە شوێن ڕووداوەکەیە ئێرە ڕێگا هەولێر گوێرە ئاگەتی قەتێ طبعاەوە سایدی هاتنە لە هەولێر بەرەو گوێر ئەوەشان سایدی گەڕانەوەی لە بۆ ناوشار ئەو بار هەڵگرە کە دێتن چۆنە یەکسەر کە دێتن لە هەولێر بەرەو گوێر دێتن و دەوێت لە بۆ ئەو مەخازنانە لابداتن بارێکی پێەیە بەتاڵی بکاتەوە طبعا ئەو شوێنی پێچکردنەوەی نییە شوفێرەکە یەکسەر ئەوە دەقۆزێتەوە کە دوورگەی ناوەندی شەقامەکە پڕ کراوەتەوە یەکسەر لادەدا لە بۆ مەخزنەکان لەو حاڵەتە چی دەکاتن واتە شەقامەکە بە پانی دەبڕێتن لە بەرامبەر ماتۆرسکیلەکە کە دەیەوێتن بەرەو هەولێر بڕاتن شوفێری ماتۆرسکیلەکەش ئێمە ناڵێن خێرانیەوە بە خێرای شەقامەکە ڕۆیشتووە ئەوە لەوانەیە بێ ئاگاش بیتن چونکە گەورەی بارهەڵگرەکە دەبوو بوو بە هۆکارێک لەبەوەی کە و ببینێتن بەڵام لەگەڵەوەشدا لە 100% مافی خۆیەتی کە نەوەستێتن یاخود تەنانەت خێرایی شکەم نکاتەوە چونکە بە پێی پێشینەکانی هاتچۆ پێشینە لە بۆ کەسەیە کە ڕاستە و ڕاست دەڕاتن لەسەر ئەو کەسەی کە پێز دەکاتەوە جگەرەوەی کە شوێنەکە شوێنی پێچکردنەوە نییە بۆیە شوفێرەکە شوفێری ماتۆرسکیلەکە بە هەموو شێوەیەک لەوانەیە پێشبینیەوەی نەکردبێتن کە کەسێک لەوانەیە لە پێشی بپەڕێتەوە بۆیە بە خێرایی شەقامەکە دەڕاتن بەداخەوە لە ئەنجامی ئەو پێشبینی نەکردنەی یەکسەر تووشەوەی دەبێتن تووشی پێکدادان دەبێتەوە لەگەڵ بارهەڵگرەکە بۆ خۆی بە ناوەندی بارهەڵگرەکەدادات و دەکەوێتە ژێر تایەکانی و دەبێتە قوربانی لە بۆ نمونە یەکێک لەو سەرپێچیانە هەمیشە کە شوفێری بارهەڵگرەکان دەیکەن بە تایبەتی بارهەڵگرە گەورەکان ئەوەیە کە جووتایە بەرز دەکەنەوە کە پێ دەوترێتن سەحال کەەوە دەبێتەوەی تێکچوونی ڕێگاوبانەکان لە بۆ نمونە ئێستا ئەو تەنکەرە لەسەر دەتایەواتە ئەو قورسایی کە هەیەت یان ئەو بارێکانی گرتووە لەسەر دەتایە تەوزیع دەبێت جا کاتێک شوفێران تەنها لە بۆ تیژڕۆیکردن یان لە بۆ ئەنجامدانی مانۆری تێپەڕاندن ئەو کارە دەکەن دەیانەوێت خێراتر بڕۆن ئەو دووتایە بەرز دەکەنەوەتە لەو حاڵەتە ئەو قورسایی کە هەیە دەکەوێتە سەر 6 تایە بەمەش ئەو 6 تایە قورسایەکان زۆر زیاد لە حەدی پێویست دەبێت لە ڕووی فیزیایەوە کاتێک کە دەکەوێتە سەر ڕووی شەقامەکان بە تایبەتی لە کاتی گەرماکان ئەوە دەبێتە هۆی چی دەبێت هۆی ئەوەی کە ئەو شوێنەی تایەکانی لەسرە
دادەکەوێتن و ناوەندی ڕێگایەکە بەرز دەبێت ئەوش دەبێتە هۆی دروستبوونی مەترسی لە بۆ ئۆتۆمبیلە بچووکەکان چونکە زۆر بە ئاسانی لەو حاڵەتانە لەو زۆر ڕێگایانە کۆنتترۆل دەستدەن. ئەو وەسڵەمە لۆ جەنابەت کردیە لەبەر ئەوەی تابلۆی دواوەی پەیوەنی باشە ئەوەش یەکە لە سەرپێچیەکانی هاتوچوو وەسڵەکەت پێ دەین بۆ ماوەی هەفتەیەک ڕاجعی بەرەبەراتی هاتوچۆی قەزاکان بکە بۆدانان سنەوەیەکەت وەسە چووە لۆ نوێن نەکردەوە ساڵنامەی نەتزانیا بە شێوەی نایەسای ڕادەوەستن و دەسوڕێنەوە هەندێک بەلاساری لێدەخڕن و بێداگیرساندنی هێمای ئاماژەداگرتن بۆ سوڕانەوە بەشێک ڕۆنگسای دێن و ناوەستن سەرڕای هەموو ئەوانە بەشێک خۆیان لە قەپان دەدزنەوە و بەهۆی قورسایی زیاد لە پێویست و ڕێگە پێنەدرا و دەبنە هۆکاری تێکدانی ڕێگا و شەقامەکان براجامادی نەبێت بەر براجان باد لەگەت سەرچا ئاگادار بە ئیجازەکە زۆری نەمایە بەسەر بچیتن فەرمخواد لەگەر ئەمە وەکو مەفرزەکانی قەبانەکان ڕاستی ئێمە کارەکانمان لەگەر ئەو ئۆتۆمبیلە بار هەلگرانەیە کە ئەوانەی باریان هەلگرتووە ئەمە دەمانەوێت ئەو ئۆتۆمبیلانە زەبت بکەین کە بارەکانیان یاسایی بیتن و زیاد لە حەدی خۆیان هەر مەگرن بۆ ئەوەی هەم گیانی هاوڵاتیان بپارێزین و هەم سەلامەتی شەقامەکانیش بپارێزین و هەروەها ئەو ئۆتۆمبیلانەی کە سەحالی برن دەکەنەوە هەروە ئەو یەکە لەو سەرپێچیانەی کە ئێمە لە دوانین کە بیانگرین و سزا یاساییان لەگەڵ بکەین. ترافیک سەبارەت بە هۆشیارکردنەوەی شۆفێرە بار هەڵگرەکان و گەیاندنی دەنگی ناڕازی خەڵک بە پۆلیسی هاتوچۆ دەچێتە ناو مەفرەزەیەکی هاتوچۆ لە کاتی لێپێچینەوەدا. ئەها هەلات ئەها هەلات ئەم ئۆتۆمبیلانە مخالفن بەهۆی مەفرەزەکەی کە دامان ناوەلێ ڕاوە دەسن تاکو بەس نێنە ناو مەفرەزە و تووشی ئیزرا سەرپێچی ئیزرات نەبن. هەمووی شوفێرەکانیش ڕایان کردووە و ڕۆیشتینە. ماندینەی مامە ئیجازەیەکەمان دەبێ زەحمەت باش لۆ لێ ڕاوەستاوی مامە ئەوسەلەوی بەڵێ 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 بارت پێە ئیجازەکەشمان بدێ ئێمە وەکو مەفرەزەکانی هاتوچۆی قەبانەکان زیاتر تەرکیز لەسەر بارهەلگرەکان و ئۆتۆمبیلی بارهەلگر هەدەکەین بۆ ئەوەی تاکید بکەینەوە کە ئەو ئۆتۆمبیلانە بە قەبانەکان داڕۆیشتینە یان نە ئەمە سولەکانیان لێوە لەگرین و تاکید دەکەینەوە و هەروەها تاکیدیش لەسەر سەحال پایەکان دەکەین و سەحالی دەکەینەوە. خالفەی هەیە؟ لۆ تا ئێستا نەتینایەوە براجان؟ براجان لە 21 چار گیرە تا ئێستا چت کردن؟ غەرامەکەی بدە وەرگرەوە ئێ هەزەکەی حەزم کردیە لۆ نەچی وەرگرەوە سەریوێ لێ جێڕامی وەرجەکە دەبینەوە. ئەو ئۆتۆمبیلە بار هەرگرا یەکێکە لەو ئۆتۆمبیلانەی کە سەرپێچی کارە بەڕاستی ئەو ئۆتۆمبیلانە ئەو سەرپێچی کارانە ئەوانە دەبنە هۆکاری ئەوەی کە ڕووداوی هاتوچۆ دروست بیتن و خەڵکیش تووشی زەرەر و زیان بگەینێت بۆیە ئێمەش ئیجراعاتی یاسایی لەگەڵ دەکەین و ئۆتۆمبیلەکەش دەستگیر دەکەین. لە کاتی چاودێری پۆلیسی هاتوچۆ ترافیک ئەو دیمەنانەی وەنەگرت کە زۆرێک لە باڵهەڵگرەکان بە دیتنی پۆلیس خۆیان دەدەستنەوە. قەلاب ڕاوەستە قەلاب ڕاوەستە بدە سەفحەی ڕاوەستە براجان بدە سەفحەی دەی براجان.
هەر بۆ نمونە ئەو هەفتەی کە ڕۆیشت ئۆتۆمبیلێکی بار هەرگر لە هۆکاری ئەوەی پابەندی یاساکانی هاتوچۆ نەبوو بە شێوەیەکی نایاسایی سوراوە هەر لەم شوێنەیە سێ ڕووداوێکی هاتوچۆ دروست بوو دوو نەفر دوو هاوڵاتی جانی لەدەستدا و یەکێکیش بە سەختی بریندار تەمەشایەکی ژمارەکەی دواوت بکە دیارە هیچی دیارە ئەمە ئێکە وەکو ئیجراعاتی یاسایە ئێستا وەسڵێک کردۆ دەکەین لەبەرەوەی ژمارەکەی دواوە دیار نییە. زۆر جاریش پۆلیسی هاتوچۆ بە کەمتەر خەم دەزانن لەوەی سزای ئەو شۆفێرانە نادەن و لە شەقام و ڕێگاکان نابیندرێن و ئامادەبوونیان نییە. ئیجراعاتەکانی ما بە پێی یاسا ئیجراعاتیان لەگە دەکەین کە باری زیاد بوو بە پێی یاسا هەر تەنێک 100,000 غەرامەیان 50,000 غەرامەیان دەکەین کە بوو تەن و نیو دەبتا 150,000 غەرام دەکەن و هەروەها بۆ ئەوانەی کە سەحالی برن دەکەن 1,50,000 غەرامەیان دەکەین. بۆ ڕێخستنیەوە بار هەڵگرانە پۆلیسی هاتوچۆ دەڵێت سزاکان زۆر قورسە و پێبژاردنەکان زۆرن بەڵام پێدەچێت ئەو سزا و لێپێچینەوانە بەس نەبن بۆ ڕێخستنی شەقام و هۆشیارکردنەوەی شۆفێران بۆ دوورکەوتنەوە لەسەر پێچی و کەمکردنەوەی ڕووداوەکان. پۆلیسی هاتوچۆی هەولێر بۆ یەکەم جار لە ترافیک ڕای دەگەێنێت. ئێستا پلانێکیان داڕشتووە بۆ ڕێگەگرتن لە هاتنی بار هەڵگرەکان بۆ ناو شار بۆ ئەوانەی مامەڵەی هاتوچۆیان هەیە چونکە ئەوانە دەبنە هۆی کێشە و جەنجاڵی دروستکردن. پشکنینی ئۆتۆمبیلی بار هەڵگر گەورەکان ئێستا لە ڕێگای کەس نەزانە لای هەمومان ڕوون و ئاشکرایە ئەم ڕێگایە جەنجاڵیەکی زۆری لەسەرە بۆیە گلەیەکی زۆری هاوڵاتیان لەسەر بوونی ئەو هەموو سیارە بار هەڵگرەیە وای کرد بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر بیر لەوە بکاتەوە کە شوێنێکی گونجاو بۆ ئەم شوێنەیە پشکنینی بار هەڵگرەکان بدۆزێتەوە لەسەر پێشنیاری بەڕێزیان ساعەیەکی گەورە گۆڕەپانێکی گەورە لە کانی قرژاڵە کە پێشتر شوێنی پشکنینی بازگەی ئاسایش بوو باوکاری جەنابی پارێزگاری هەولێر و بەڕێز بەڕێوەبەری ئاسایشی هەولێر تواندرا ئەوم گۆڕەپانەیە بدرێتە هاتوچۆی هەولێر. هەدەفی ڕئیسی لەم بڕیارە بۆ ئەوەی ئەم پشکنینە بستەوێن دەرێ بۆ ئەوەیە کاتێک ئەم قەلا بۆ ئەم بار هەڵگرانە کە داخلی ناوشار دەبن لە شقامانەکان قەرەبارغێکی و لۆدێکی زۆر دروست دەکەن بۆیە ئەم بڕیارە جێگای دەستخۆشیە ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئێمە ئەم بڕیارەیە دەستە بواری جێبەجێکردن و پشکنینی بارهەڵگرەکان ئەبینە کانی قرژاڵە. ترافیک دەیەوێت لە بواری هاتوچۆ کوردستانێکی سەلامەت و پارێزرا و بنیاد بنێت کە ئامانج کەمکردنەوەی قوربانیانی هاتوچۆ و هۆشیارکردنەوەی هاوڵاتیانە تاوەکو ببین بە بەشێک لە سیستمێکی تەندروست و سەلامەتی هاتوچۆ تا چیتر نەبین بە قوربانی.